بێت مینەرانی زاری کرمانجی بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتانین ئێستا کارەکانی قۆناغی دووەمی پرۆژەی شەقامی چلمەتری سۆران دەستی پێکردووە لە بەردەم هۆڵی بۆنەکان تاگاتە ئەو شوێنەی کە لە قۆناغی یەکەم کۆتایی پێهات بوو. من زانیاری زیاتر لە مهندس سامان محەممەد وەردەگرم کە سەرپەرشتیاری پرۆژەکەیە. مهندس سامان ئەگەر بێتە لای من کارەکانی قۆناغی دووەمی ئەو پرۆژەیە دەستی پێکردووە ئەگەر وردەکاری زیاترمان بۆ باسی خۆی لە چیە بەڵێ بەنای خوای گەورە و میرەبان سەرتا بە خێراتتان دەکەم و دەستخۆشتان لێ دەکەم کە بەردەوام ڕووماڵی پرۆژەکانی سنووری ئیداری سەربەخۆی سۆران دەکەن. طبعاً لەژێر ڕاستپاردەی ڕێزدار جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران کاک مەسرور بارزانی و بە سەرپەرشتی ڕاستەوخۆی جەنابی سەرپەرشتیاری ئیداری سەربەخۆی سۆران بەڕێز کاک کاڵگۆر شێخ نەجیب پرۆژە خزمەتگوزاریەکان لە سنووری ئیداری سەربەخۆی سۆران بەردەوامیان هەیە. یەکێک لەو پرۆژە هەرە گرنگ و استراتیژیانێک کە ئێستا لە بواری جێبەجێکردندا ئەوەیە کە بەڕێزان سەردانتان کردووە کە بریتە لە دروستکردنی شەقامی چلمەتری لە دەواازەی هۆڵی بۆنەکان یاخود لە چوارڕیانی دەواازە تاوەکو درێژ دەبێتەوە بە گوندی غەفوراوەدا تێپەڕ دەبێت و دەگاتەوە کۆتایی ئەو شەقامەی کە ساڵی پار هەر لەلایەن ئیداری سەربەخۆی سۆرانەوە قرتاوکردنی بۆ دەرچوو کە کۆتایی شەقامی شەیدان دێڵزیانە. درێژی ئەم ڕێگایە 2265 مەترە زائیدەن ڕێگایەکی خەدەمیشمان هەیە هەر لە ناو گوندی غەفوراوە بە درێژی 655 مەتر. کارەکانی ئەم شەقامە لە سەرەتادا نیوەی دیزانیت خەڵاز بووە، نیوەی دیزانی کە تەواو بۆ ئێمە دەستمان پێکردووە. بەداخەوە خۆڵەکەی زۆر لاواز بوو کە پشکنینمان بۆ کرد. CBR-ەکەی زۆر کەم خوێندەوە بۆی ئەمە ناچار بووین تەبدیل توربەی بۆ بکەین و بە ڕۆکفیل و پاشان بە تەبەقات دفنیاتی بۆ بکەین. و هەروەها تەبیعەتی ئەو خاکەی کە لێرە هەیە ئاستی ئاوی ژێر زەوی زۆر لەسەروە بۆیە ئەمە بە ناچاری لە هەردوو لای شەقامەکە فلتەرمان داناوە و لە ناوەڕاستی جۆسایدەکەش بە فلتەرێکیت کە ڕەبتی فلتەرە ڕئیسیەکەمان کردیتەوە بۆ ئەوەی چکە یەکێک لە چێشە هەرە گەورەکانی تێکچوونی ڕێگاوبان و هەڵتەکانی قیر و ئەو تەبەقاتانەی کە سترەکچەری ڕێگاوبان لەسەر دروست دەکرێت بریتە لە ئاو. لەو پرۆژێ تا چەند ڕەچاوی بنەما و ستاندارە نێو دەوڵەتیەکانی پرۆژەکانی ڕێگاوبانەکرێت. هەر لە سەرەتاوە ئێمە کە دەستمان پێکرد بە ستانداردێکی نێو دەوڵەتی و عالەمی کارەکەمان دەست پێکردووە. کارەکان هەموو قۆناغەکان پشتینی بۆ ئەنجام دەدرێت و هەروەها بە بەرزترین کوالیتی و لە باشترین زۆری مواد جادەکە دروست دەکرێت ئینشاءالله. کاتی ماوەی ئەو پرۆژێ دیارە لە چەند دەست پێکات و لەکەی کۆتایی دێ؟ بەڵێ لەبەرەوەی دیزانی پرۆژەکە ڕۆگوتم تەواو نەبووە چکە ئێمە دوو ئۆپشنمان هەیە لە ستەیشنی 506 ببورن جسرێکمان هەیە جایان ئەوە تا بە جسر دروست دەکەینیان ئەوە تا بە قەنتەری کەلڤەرت بۆکسی دروست دەکەین سندوقی ئەو کاتی هەم مودەی پرۆژەکەی هەم کولفەی پرۆژەکەش گۆڕانکاری بەسەردا دێت بۆیە ناتوانین ئێستا تەحدیدی کولفە و ماوەی پرۆژەکە ئێستا لە ژێر دیراسەدایە. هیچ بربەستێک هەیە لە بەردەمی پرۆژەکەیە ئەو بربەستانە لابراون کە هەبوونە لە زێدەڕۆیە کێشەی مڵکداری زەوی وزارە؟ بەڵێ لە سەرتادا چلوێک خان و لە ناو با بڵێن شەقامەکە بوو ئەوەن قەرەبوویان وەرگرت و ئێستا هیچ کێشەیەکمان لە بەردەم نەماوە. سواز بۆ تۆ کە لەگەڵمان بووی. بەڵێ بینەرانی زاری کرمانجی ئێستا ئەو دیمەنانەی زیاتر بگوازینەوە ئەمە شەقامی چلمەتریەکە یەکێکە لە پرۆژە خزمەتگوزاریەکان لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران ئێستا قۆناغی دووەمی ئەو پرۆژەیە کە وەکو دەبینن سەرپەرشتیاری پرۆژەکەش کۆمپانیای کاڤین گروپ وەکو کۆمپانیا ئێستا لەو قۆناغی دووەم ئەو پرۆژەیە جێبەجێ ئەکاتن کارەکانی دەستی پێکردووە کە پێک دێت لە بەردەم هۆڵی بۆنەکان تا ئەگاتە ئەو شوێنەی کە لە قۆناغی یەکەم کۆتایی پێهات بوو کاری قرتاوکردنیشی بۆ کرابوو. وەکو مهندس سامان ئەو زانیاریانەی خستە ڕوو کە پرۆژەکەیەکێکە لە پرۆژە استراتیژیەکانی ئیدارەی سەربەخۆی سۆران ئەمە شوە ئەکاکە ئاستی ڕێگاوبان لەو ئیدارەیە زیاتر بچێتە پێشەوە. ئەوەی بینیتان بەسەرکردنەوەی کارەکانی قۆناغی دووەمی شەقامی چلمەتری بوو کە پرۆژەیەکی خزمەتگوزاری ڕێگاوبانە بەمە شوەکە هەم جەنجاڵی ناوسەنتەری قەزای ناوەندی سۆران و هەروە بەسنەوەی لەگەڵ ناحیەریانە و گوند و ئاوایەکانی سنووری قەزای سیدەکانیش و کاراسانی زیاتر بۆ هاوڵاتیان بکات.